دوو گەنجی خەڵکی شاری سلێمانی بەشدارن لە پێشبڕکێیەک لە سەرتاسەری عێراقدا بۆ خەڵاتی بەخشینی نیشتیمانی بە چاودێری سەروەزیرانی عێراق. من هاتوومەتە لای هیوای هەژاران بزانم ئەم دوو گەنجە چۆن هەڵبژێردراون و چیەکەن. کاگیواگە فەرموویتە ئێرە سڵاوە لێبێ تۆ و کاک دیار هەڵبژێردراون بۆ وەرگرتنی خەڵاتی بەخشینی نیشتیمانی. ئەم خەڵاتە چی و چۆن هەڵبژێردران؟ سڵاو لێوەش بێ بەخێر من سەرچاو تەمان دیارەکە ئێمە خزمەتێکی باشەکەین بە وڵاتەوە بە فەرقی ئەوە ناکەین کورد بێ عەرەب بێ هەر شتێک بێ کاکە دیاریش بە هەماشەوەکە لەگەڵ ئاژەڵەکان نایبری نارن نەخۆشن و منیش بە ئەم بەڕای خەڵک بکە ئێمە هەڵبژێردراوین کە شایستە ئەو خەڵاتە بین کە لە عێراقەکرێت وە بەو گەنجە هەڵبژێرن کە خۆبەخش بێت لە عێراقانی یەکەم بێت کە ئیشی جوانی کردوێت و کاری باشی کرد منی کاکە دیاریش بێ باش نین لەوە وەکو سلێمانی بەشداریەکەین لەو کێبڕکەیە. ئێستا چەند دەنگتان هێناوە لە مەڵبەڕەیە؟ من ئەتوانم بڵێم پلی یەکەم بۆم ڕیزبەندی یەکەم بووم لە هەموو عێراقا بەڵام تۆزە کێشەی تێکەوتووە کە ڕایان گرتووە لە بەرەوەی هەندێک کەس ئەتوانین بڵێ بڵێ فێڵیان کردبوو و دەنگەکانیان بە فێڵ بەرز کردوێتەوە ڕاگیراوە ئەگەر حەسەب تاکو ساسی شەو بێ و هەر ڕیزبەندیەکە بۆ خۆمان و بۆ سلێمانیە بێت بۆ بەڵام ئەگەر دووبارەشی بکەنەوە شتێکی باش نابێت لە بەرەوەی خەڵک تااقەتی دیسەندانیشێتەوە بە دیارەمەوە. ئێوە هەڵمەتەکەگە جایتی دووبارە بکرێتەوە چۆن هەڵمەتەکە بەردەوامی پێێن واکە کە خەڵکیشی زۆر بەشداری بکە. وەڵا سوپاس بەخوای گەورەوە یەکەم فەزلی خوایە و دووەمیش پشتیوان بۆ خەڵکی کە ئێمەیان خۆشەوە کە ئێمە هەڵبژێرن و دەنگمان پێێن بۆەوەی کە ئەمە شتێکی جوان ئێمە ئەمرازناوە بۆ کورد و بۆ سلێمانی بینینەوەکە لە هەموو عێراقایەکەم بین لە خۆبەخشەکانە لەناو هەموو خەڵکەیە کە ئەنبار و دیال و بەغداد و هەموو شوێنەکانی دیە ئەمە نازناوێکی جوانە و هاندەری باشتریشە بۆ گەنجی دوای خۆمانم بۆ ئێمەش من کە پلی یەکەم بێنم هەوڵی کاری باشتریم هەوڵی کاری گەورەتریم و ناچاری نەمەشدانیشینەوە دیسان لە سەرەتا بکەینەوە ئەم ناوفەسەیەوە خەڵکی زعاز بکەینەوە. چۆن خەڵک دەنگتان پێبات؟ ئەمە لینکێکە وەک گوتم لینکێکیان داناوە کاتوانی بچنەوە ئەو لینکەوە و دەنگ بەو کەسەبەی کە ئارزوومەندی ینی هەر کەسێک بێت توانین لەو لینکەوە دەنگی پێوەیت. لێسادا باسیەوەکە کە فێڵی دیاکرا و فێڵەت چی بکە ڕوویەوە؟ ئەم فێڵە تاکو سعات تقریبان سێ شەو من لە ڕیزبەندی یەکەم بووم پلی یەکەم بووم لە هەموو عێراقا بەڵام کە ینی گەشتین تاکو ساعت پێنجیش با بڵین کە گەشتین بە بەیانی هەستام چەند کەسێک هاتوونەتە پێشمانەوە کە بەو کاتە کاتی خەوە هیچ کەسێک لە خەت نیە و هیچ کەسێک ناتوانێت دەنگ بە و هەمومانەزانی لە پێنجی بەیانی و خەڵکی سراحەتەکە ئەو کەسانی کە هاتوونەتە پێشەوە متا ئێسش پلی دووەمم هەیە بەڵام کاتۆتە پێش منەوە پێشەوەی کە وازبێنین لە 600 دەنگا بوو بەڵام بەڕێژێکی زۆر زۆر و دەنگانی زیادی کردو خۆشیان لایەن بوو بەگومان لینکەکەیان ڕاگرتەوە بۆ ئەوەی سێرج بۆ کەسانم بکەنەوە بزانن کە بۆچی ئەم دەنگانیان بە فێک زیادی کردو کێکێتەوە کار ئەو نیمەدا ئێستا بزانم بڕیار نییە بکەوێتەوە کار تاکو حەسەب دوی شەو چێ یەکەم بوار و کەسە لە یەکەم بیا بمێنێتەوە چکە لەو کاتەوە وا بزانم ئەو فێڵی تاکراوام نیکە. سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن. بەڵێ ئازانەوەی کە گوێبیستی بوون کاکیوای هەژاران کە ساڵانێکە لە بواری خۆبەخشی و یارمەتی کەسانی کەم دەرامەت کاری کردووە بۆیە لەم پێشبڕکێیە بەشداری کردووە لەگەڵ دیارپێت کە بە دیارپێت ناسراوە کە کاری چارەسەرکردنی ئاژەڵی بێلانە و خواردن پێیانە پێیان ئەویش بە هەمان شێوە بەردەوامە و دووقۆڵی لەم پێشبڕکێی بەخشینی نیشتیمانیە بەشدارن.